زەلامێک دوێنێ بۆمی گێڕایەوە، ئێستا کەش لەوانەیە ناو وتارەکە بێت، گوێی لە دەنگم بێت، دەڵێ ڕۆشتم مامۆستا سەر لە هاوڕێی خۆم دەم پرسیارم لێی هەبوو، ئەڵێ خانووکی زۆر خۆش بوو، زۆر گەورە بوو، ئەڵێ کە لە دەرگامدا هاتمە ژوورەوە لای حەوشەکە سەیرم کرد، پەرژیم بە لە ڕووی ئێوە خۆشەویست هەنێ ماڵ هەیە وەک مەخزەنێک دروست ئەکات لای دەرگاکەوە بۆی شتی زیادەی تێکات، ئەڵێ بینیم لە ناو ئەو وەک مەخزەن بوو، غرفەیەک بوو دوو بەسێ، دیوارەکەی لە بغ نەکرا بوو، هەر تەنها بە بلۆک بوو، بانەکەی چینکۆ بوو، دەڵێ هاتم تا ئەو زەلامە هاتە پێش دەرگا، ڕۆشمە ژوورەوە سەیرم کرد یەکێک زەلامێک ئەختیار لەو جێگایەوە دەرەچێتە دەرەوە، ئەڵێ منیش پرسیارەکەم لەگەڵ کوڕەکەی تەواو کرد، کوڕەکەی ئەو باوکە هاتە وەڵامەوە بە کوڕەکەی وت ئەی کوڕم چاوم دەیێشێت، هەمووتان ئەگەر ژنەکانتان پێتان بڵێ ماڵ و مناڵتان پێتان بڵێ پیاوەکە سپلتێک بێنە بۆ ماڵەوە گەرمامانە، هەمووتان ئەڕۆن لەوانەیە قرز بکەن بەس بۆەوەی ژنەکانتان ڕازیکەن، ئەی بۆ دایک و باوکتان ئاوها فڕێدراون، مەبەستم هەنێ کەسە، مەبەستم هەمووی نییە، ئەی بۆ ڕێزە دایک و باوکتان ناگرن، پێی دەڵێ باوە، پێی دەڵێ کوڕم چاومە ئێشێت لە ناو چینکۆیەک غورفەیەکە، تەسەور کە بەو گەرمایە بلۆکە و لە بغ نەکراوە، دەڵێ باوە چاومە ئێشێت، وەڵامی کوڕەکەی چی ئەبێت؟ ئەی با بۆ دکتۆر، دەڵێ باوە قیر بتاوێنەوە و بیکە ناو چاوت باش دەبێتەوە، ئەڵێ لە پێشم وەڵڵی ئەو قسەی وت، باوە قیر بتاوێنەوە و بیکە ناو چاوت باش دەبێتەوە، ئەمە چییە؟ ئەمە چییە؟ ئەمە ڕێزە؟ ئەمە احتیرامە؟ ئەمە قەدرکردنە بەرامبەر دایک و باوکمان؟ ئەمە موسڵمانێتیە؟ خۆت بە موسڵماندانەی قیر بتاوێنەوە و بیکە ناو چاوت باوە باش دەبێتەوە، وەڵڵی ئەو زەلامەی وت لە پێشم ئاوای وت، ئەو دایک و باوکەی کەوا تۆیان بەخێو کرد، ئەو باوک و دایکەی کەوا خۆیانەکە نەبن ئەوە لە قەرزە و ڕاکەن لە بەیانیەوە تا ئێوارە لەوانەیە ئەهلی جومعە و جەماعەتیش نەبن، بەس لەبەرەوەی تۆ ببیتە پیا و لەناو خەڵک ستایشت کە، ئەمە باداشتێتی کە پێی ئەڵێی باوە قیر بتاوێنەوە بیکە ناو چاوت، تۆ دەبێ ئەو چاوە ماچکەی، تۆ دەبێت ئەو چاوە ماچکەی، تۆ بێ ئەو دەسە ماچکەی. تۆ دەبێ پێڵاویان ماچکەیت، تۆ نابێ بڵێ باوە قیر بتاوێنەوە بیکە ناو چاوت، دەبێ ئەو چاوە ماچکەی، بەهۆی ئەو چاوەوە خۆی پەروەردگار ڕێزت لێگرێت کە چاوی لە تۆیە، داوی لە دەست تۆیە، ئەڵێ باوە قیر بتاوێنەوە بیکە ناو چاوت باش دەبێت، منیش ئەڵێم ڕۆژێکیش دێ کوڕەکەت پێت ئەڵێ باوە قیر بتاوێنەوە بیکە ناو چاوت باش دەبێت. بەرامبەر دایک و باوکمان مراجعەی نەفسی خۆتان کەن، گەنجان ئامۆژگاریتان ئەەکەم، دڵنیا بن بەختەوەری ئێوە بە دایک و باوکتانەوەی ڕێزیان لێ بگرن.